دروستکردنی فەوجی حەشتی شەعبی لە کەرکووک هەرزوو ڕای جیاوازی بە دوای خۆی داهێنا و جگە لە وەزارەتی ناوخۆی حکوومەتی هەرێمی کوردستان کە بێ ئاگایی خۆی لە دروستکردنی فەوجی حەشتی شەعبی کوردی دەربڕی هاوکات میحوەری باکووری حەشتی شەعبی و ڕێکخراوی بەدر ڕەتیان کردەوە بڕیاری دروستکردنی حەشتی شەعبی کوردیان دەرکردبێ. حزبە کوردستانیەکانیش داوای دروستکردنی هێزێکی هاوبەش دەکەن لە پێکهاتەکانی شارەکە بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنیانەی لە سنوورەکە لە دوای 16 ئۆکتۆبەرەوە دروست بووە. یەکەم داوای پێکێنانی هێزێکی هاوبەش دەکەین بۆ سەرجەم پێکهاتەکانی کەرکووک کە سەر بە وزارەی ناوخۆی عێراق بێت بۆ پڕکردنەوەی ئەو بۆشایە ئەمنەی کە لە ناوچەکەیە دروست بووە. دووەم داوای پێکێنانی ئیدارەیەکی هاوبەش دەکەین لە پارێزگای کەرکووک و بە جۆرێک کە هاوسەنگی بپارێزێ و وە کۆتایی بە بەرپرسایەتی بە وەکالەت بهێنێ لە شارەکەیە. سێەم بڕیادرا بە پێکێنانی لژنەیەکی هاوبەش لە حیزبە کوردستانیەکان بۆ بەداداچوونی کێشەکانی کەرکووک بە تایبەتی کێشەی زەویە گشت و کاڵەکان لەگەڵ لایەنی پەیوەندیدار. هێز و لایەنە سیاسیە کوردستانیەکان وێ ڕاینیگەرانی لە دۆخەکە پیان وایە ئەم جۆرە هەنگاوانە کێشەکان قوڵتر دەکاتەوە و چارەسەری دۆخەکەش ناکا. ئێمە ئەمڕۆ کۆبووینەوە هەموو حیزبە کوردستانیەکان سەبارەت بەو کێشانە وە قسەمان سەر ئەوانە کە دەم کێشانە لەبەرەوەی لە سەرەتاشەوە نەیانتوانێت چارەسەرچی بن بڕی بۆ بکرێ بۆی ئەم کێشانە بەردەوامی هەیە سوڵتە و دەسەڵاتێک کە دێ بۆ زیندووکردنەوە و زیاترکردنی نەفوزی لایەنی قووەت برەو بەم کێشانە ئەدا بۆیە پێویستە چارەسەرێکی بنەڕەتی و ڕیشەییان بۆ بکرێ. ئێمە حیزبە کوردستانەکان بڕیارماندا لیژنەیەک دروست بکەین. ئەم لیژنەیە سەبارەت بۆ کێشانە و کۆی ئەوانی کە لە کەرکووک ڕووەدا نەمانتوانی لەبەرەوەی استراتیژمان نییە بۆ کەرکووک، نەمانتوانی لەبەرەوەی یەکگرتوونی، نەمانتوانی لەبەرەوەی کۆنکرێتی هەرێمی کوردستان لەگەڵ دەسەڵاتەکانی کەرکووک لەگەڵ ئەو بەرپرسانەی کوردن لە بەغا پێکەوە دانانیشن بەرنامەیەکی استراتیجی پلانێکی پێشوەختەمان نییە. وردە وردە تەحملمان کرد لە دوای 16 ئۆکتۆبەر هەمووشتمان قبول کرد، هێزی هێنا، پارێزگای لێدوەرگرت، ئیداری لێدوەرگرت، ئەمنیەتی لێدوەرگرت، ژیانی لێدوەرگرت. ئێستا ئەو لە هجوومایە لە پێشچوونایە ئێمە لە بەرگریەکی لاوازین وامان لێدێ. ئێستا ئەوە آخر جار حەشتمان بۆ دروستەکەن وردە وردە ئەو پیرۆزیانەی کە هەمانە ناهێڵن. ماوەی چەندین ساڵە کورد نەیتوانیوە بەپێی یاسا و دەستور هەوڵی چارەسەری کێشەی کەرکووک و ناوچە جێناکۆکەکانی دیکە بدات. هەرەمە شەوای کردووە تا دێت کێشەکان قوڵتر دەبن و هەرێمی کوردستانیش لە ئاست چارەسەرکردنیان بێدەنگ و دەستەوسانە. هەر بۆیە ڕۆژانە جگەل لە مەترسیەکانی داعش دانیشتوانی و گوندانە ڕوبەڕووی هەڕەشەی عەرەبە هاوردەکان دەبنەوە و هەڕەشەی توندیان لێ دەکرێت ئەگەر بێت و بە زووترین کات ئەو گوندانە چۆڵ نەکەن. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.